سلاف و ریز بینرن هجا روزنامه‌وان کرد رحیم رشیدی لگل هن کسایتین درن امریکی بری چند روزان جالی روزنامه The Washington Free Beacon ده هات هلبجارتن وکو کسایتیا سال 2018 بری دمکیجی سروک امریکا دونالد ترامپ بانگاوید کنفرانس که روزنامه‌وانی دا جورا او بناو مستر کرد بناف کربو اف بنای هان بو هنکی بالا مدیا امریکی با واکی بربچاو کشان سرخوا جبو رونی کرنا و مجاره امنها بخیر هاتنا رحیم رشیدی دکن تو بخیر هاتی مستر کرد بو استودیو دنگی امریکا اف خلط کرنا تا بری چند روزان یعنی بناف کرنا تا وکو کسایتیا سال 2018 تو چاود نرخینی و گلو پیوان بناف کرنه چبون گەلێک سپاس بۆ جەنابیەوە کاک ساڵح دەمیجەر من خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی ئەوتۆدا بەشدارم و سپاس بۆ دەرفەتە دیارە لە ڕاستیدا من هیچ ئاگاداری ئەو هەڵبژاردنە نەبووم لەگەڵ چەند کەسایەتی دیکە کە هەریەک لە بواری کارەکەی خۆی داتوانوێتی کاریگەری وە شوێندانەری هەبێت بۆ وێنە لەو لیستەی کە وە کەسایەتی 2010 بژێردراون بۆ لینزی گراهام سەناتۆر لینزی گراهامی تێدا کە کەسایەتێکی زۆر ناسرا و سەناتۆرێکی زۆر خاوەن جێگە و پێگەیە لە سیاسەتی ئەمریکادا و ئەو بڵاوکراوەی واشنگتۆن فری بیکن تەنیا کوردێکە دەستنیشانی کردبوو بەهۆی ئەو ناسناوەی کە سەرۆک ترامپ لە 26 سپتەمبری 2010دا و لە چوارچێوەی کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا کە من پرسیارم لێ کرد سەبارەت بە سیاسەتەکانی ئەمریکا لە هەمبەر کورد و پەیوەندی واشنگتۆن و هەولێر پاش داعش یا لەگەڵ کورد بەگشتی و دەنگدانەوەیەکی نێوخۆیی لە ئەمریکا و نێونەتەوەیشی بەدواوە بوو ئەوە وای کردووە کە قسەکانی ترامپ یا ئەو نازناوەی ترامپ ببێتە هۆکارێ بۆ ئەوەی کە میدیای جیهانی میدیای بەناودەنگ و شوێندانەری جیهانی گرنگی بە پرسی کورد بدەن گرنگی بە پرسی کورد لە کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بدەن ئەمەش کاریگەری ئەرێنی و پازەتیڤی لەسەر دۆسیەیەکی ڕەوا یا کەیسێکی ڕەوا هەیە کە پێی دەڵێن پرسی کورد و پرسی نزیک بە 5 میلیۆن مرۆڤ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست رحیم بری از وەگەرم دیسا بنافکردنا تاوەکو کەسایەتیە ساڵە 2018 وێ دەمێ هەنێک رەخنەجی دەبوون دەربارەی داژالی هەن وەکت بێ دەستگەهین مەدیایین ئەمریکادا لە دژی ترامپ کو بنافکردنا تاوەکو مستر کرد و بە ئەوەکی نەیینی وەرگەڕاندن دەوەی چاغی ئەڤ یەک چاوە وەرگەڕاند یانژی شیرۆڤەت کرد ژوان من هەر ئەو کات بە میدیا بەناودەنگەکانی ئەمریکا واشنگتۆن پۆست نیویۆرک تایمز CNN فاکس نیوز یا ئێرێنیوز لە ئەوروپا ئەوانە و ڕامگەیان لە تویتێکیشدا باسم لەوە کرد کە ئێمە شانازی بەوە دەکەین کە بەدەسەڵاتترین سەرۆکی دنیا ناسنامەی ئێمە و کەسایەتی ئێمە و لە ڕاستیدا نەتەوەی بوونی ئێمە بسەلمێنێەوە تا ئەوەی کە لە ئینگلیسیەکەدا پێی دەڵێن ئایدنتیتی بۆچی لەبەرەوەی کە بە درێژایی مێژوو ناسنامەی کوردی نەتەوەبوونی کورد لە ڕاستیدا پراوێز خراوە پشتگوێ خراوە و هەست و خوستی ناسیۆنالیستی کورد لە ڕاستیدا پێشێل کراوە ئێستا کە بەدەسەڵاتترین سەرۆکی دنیا لە کۆبوونەوەیەکی گرنگی ئەو تۆدا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی گرنگی ئەو تۆدا کە هەموو میدیا بەناوبانگ و شوێندانەرەکانی دنیا لەوێن بانگ لە ڕۆژنامەوانی نەتەوەیەکی بندەستی ئازار چێشتووی ستەم لێکراو بکە بە ناوی خۆی یا بە ناوی نەتەوەکەیەوە بە باوەڕی منەوە فەخر و شانازیە بۆ ئێمە و دەرفەتێکی باشیشە بۆ ئەوەی کە بەبێ هیچ تێچوویەک بەبێ هیچ پارە و دراوێک لە ڕاستیدا کە خۆتەزانی ینی لە ڕۆژاوا تۆ بۆ هەموو شتێک بۆ هەناسە کێشانیش دەبێ پارە سەرفکەی و باجێتی بۆ دانەی بودجەی بۆ تەرخان بکەی بەبێەوەی ئێمەوەمان کردبێت تەواوی میدیای نووسرا و بیسرا و لە ڕاستیدا چاپکراو لە هەموو شوێنێک باسییان لە دۆسیە و لە دۆزی ڕەوای خەڵکی کوردستان کرد باشە دەستنیشانکردنا تا وەکو کەساتیە ساڵە 2018 پەیوەندی بوێ وەکت بێ بۆنەیە هەیە ینی و پیوانی نوێژی تا بەحسە پیوانە ژمەر نەکرد ینی چاوە تو هاتی هەڵبژارتن من هیچ ئاگام لێ نەبوو کە من دیاری کراوم بەڵام لە ڕوونکردنەوەی بڵاوڤۆکی بە واشنگتۆن فری بیکەندا دەڵێ ڕەحیمی ڕەشیدی بۆتە هۆکاری ئەوە یا ئەو نازناوەی کە سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا وەکو بەڕێز کوریا مستەر کورد پێی بەخشیوە و سەرۆک بە ئەنقەست و زۆر وشیارانە ئەو وشەگەلە هەڵدەبژێرێت کە گەلی کورد گەلێکی ئازان نەتەوەیەکی جەنگاوەرن داکۆچی لە خۆیان دەکەن
و سەرۆک ئەوانی خۆش دەوێ ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە سەرۆک حەول دەدا ئەو بەشە لە جیهانیا ئەو خەڵکانەی لە دنیادا ئاگادار نین لە دۆخی خەڵکی کوردستان یا ئاگادار نین کە گەل و نەتەوەیەکی ئاوا هەیە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست کە ئازاشن شکۆمەندن بە شەرەفن جەنگاوەرن بەڵام ستەمیان لێکراوە ئەو ئاگاهانەوە و شیارانە بە پێی بڵاوۆکە کە سەرۆک ئەو وشەگەلە ئەو دەستەواژە بەکاردێنێ بۆ ئەوەی سەرنجی دنیا بۆ لای ئەو ستەمە ڕابکێشێ کە لە سەدەی ڕابردوودا لانی کەم یا بە درێژایی چەند سەدەی ڕابردوو لە سەر لە دژ بە خەڵکی کوردستان هاتوۆتە ئاراوە و ئەوەش کە ناسناوی مستر کوردی بەکارهێناوە بۆتە دەرەتانێک بۆ ئەوەی کە باشتر و ڕوونتر و زوڵالتر ئەو دەرفەتە بێتە گۆڕێ بۆیە ئەویان کردوتە هەلێک کە منیش یەکێک لەو کەسایەتیانە بم کەسایەتی 2010 کە توانی ومە کاریگەری و شوێندانەریم هەبێت لە پەیوەندی لەگەڵ گواستنەوەی سیاسەتی ئەمریکا ڕوبە ڕۆژهڵاتی ناوەڕاست ڕوو بە کوردستان و لەو پەیوەندیەدا دانانی کاریگەری و شوێندانەری هەر حال ئەوەی بهتر پەیوەندی بە فەرق و جیاوازیە چاندا دانوستاندنێت ینی شێوەیە دانوستاندنەیەک بانکردنێژێ ناو ئەمریکان و کوردان هەیە هەروەکو ژعالیەتەدا ئەگەر یا هەری گرنگەوە ئەگەر تو بناوێ مستر کورد رازی ئەو بەسێژ بۆ هەموو میدیانژی ئەگەر تو خۆ رازی من کاتی خۆشی CNN حەولیدا کە لە ڕاستیدا من بەکاربێنێ دژی بۆ وێنە ئەو لێدوانەی سەرۆک ترام بەڵام من ناچمە نێو قاڵبی دژایەتی CNN لەگەڵ سەرۆک یا میدیایەکی دیکە لەگەڵ سەرۆک ئێمە پێویستیمان بە پشتیوانی و پشتگیری هەردوو بەرەکەیە چه کۆماریەکان چه دموکراتەکان و من هەرگیز بە باشیشی نازانم کە کورد بچێتە ئەو نێوەندەوە لە ئەنگری لایەکان کە لەبەرەوەی ڕەنگە سەرۆک هەرچیە بکە باش یا خراپ لایەنێکەر دژی بێ لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڵام لە هەمان کاتدا ئەو لایەنەی دژی بڕیارێکی سەرۆک یا هەنگاوێکی سەرۆکە دەکرێت پشتیوانی مافەڕەواکانی ئێمە بێت جا بۆ چی ئێمە خۆمان لەوە بێ بەش بکەین یا بچینە ناو ئەو هەرچەندە من هاوڵاتیەکی ئەمریکاییشم و بۆم هەیە لە پەیوەندی لەگەڵ سیاست و ڕوانگەکانی بەڕێوەبەرایەتی ئەمریکادا بیر و بۆچوون و ڕوانگەی خۆم هەبێت بەڵام ئێوە دەزانن ئێمە کاتێک ڕۆژنامەوانین هەوڵ دەدەین بە دروستی کەی و چۆن و لەکوێ هەواڵەکە بگوازینەوە بەبێ ئەوەی هەست و بیر و بۆچوون و ڕوانگەی خۆمان تێکەڵ بۆ بابەتانە بەس ڕەحیم ڕەشیدی هەندێکی حەبەکی زیاتر دکە لە هەر جەیەکی چاڵکیە کەبێت دەبێت ڕەحیم ڕەشیدی لەوەر بێ تو لەگەل کوتب پەیامنێری کوردستان تیڤیژی تو لەگەل هەندێک دەزیین مەدیایین کوردیە دەنجی کاردێکی تو چاوە گەلوان کاردێکی ئایا وەختە هەیە تو کاربی هەم وان رازی بکی هەم ئالیە دن رازی بکی بێگومان من حەولم داوە ئێوە دەزانن کارکردن لە واشنگتۆن زۆر بە زەحمەتە هەم لە ڕووی دارایی و مادیەوە و هەم لە ڕووی کاتەوەدا بەشکردنی کاتەوە لەبەرەوەی ئێمە هەرچیەک بین وەکو پێمان دەڵێ میدیای هەرێمین میدیای نێوچەین میدیایەک نین کە کاریگەریمان لەسەر سیاست و ڕوانگەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەبێ و ئێوە دەزانن زۆربەی هەرە زۆری ئەو پسپۆڕ و لێکۆڵەر و شرۆڤەکارانەی لە واشنگتۆن قسە بۆ میدیاکان دەکەن پارە وەردەگرن بەڵام من پێم خۆشە پێتان بڵم لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئەو کە لە هەزاران کەستێپەر دەبێت لە ڕاستیدا ئەگەر حیسابی بکەین دەتوانین بڵین هەمووی بخینە سەریەک ڕەنگە هەزاران زۆر بێت بەڵام ڕێژەیەکی کەمتر بە سەدان کەس کە من دواندوو من هەرگیز جا لەوانە لە سەرۆکی وڵاتان لە سەرۆک وەزیرانەوە لە ئەندامانی کۆنگرێسەوە لە ئەندامانی ئەنجومەنی پیرانەوە لە شرۆڤەکارانی دیار و پسپۆڕانی کاروباری ڕۆژهڵاتی نێوەڕاست بەگشتی کوردستان بە تایبەتی هەمووی ئەو پەیوەندیەکی دۆستانە و کۆمەڵایەتی بۆ ینی ئێمە تەنانەت $1 پارەشمان بۆ ئەوانە نەداوە ئەوە لایەنێکی لایەنی دووەمیشی زەحمەتە بەڵام مادەم ئەم ئامرازە لە دەست ئێمەدا کە دەتوانین خزمەتی دۆزی ڕەوایگەلەکەمانی پێ بکەین بۆچی نا بەڵێ من بە فەرمی لەگەڵ کوردستان تیوی کار دەکەم کە ئێستا زاکرۆس تیویش هەر کۆمپانیەکی دیکەیە کە سەر بە دەستگای سەتەلایتی کوردستانە و بە شانازیەوە من هاوکاری و یارمەتیدەری کوردستان 24شم کە تەلەڤیزیۆنێکی زۆر شوێندانەرە چ لە ئاستی نێوچە و چ لە ئاستی نێونەتەوەیشدا تا ڕادەیەک زۆر زەحمەتە بە کاتەکەدا بەش بکرێت بەڵام لە ڕاستیدا حەولمان داوە مادەم ئەو دەرفەتە هەیە بۆ خزمەتی وەکگوتم دۆزی ڕەوایگەلەکەمان حەول دەدەین بەکاری بێنین و منیش بەرپرسانە حەولم داوە مامەلە لەگەڵ ئەو مایکانە بکەم کە لە دەستی مندایە لە هەر شکوێ کوردێک سەرکەوتوو بوو بێ بە هەر بیر و بۆچوون و ڕوانگەیەکە و سەر بە هەر پارچەیەک بوو بێ یا هەر چالاکی و بەرخۆدانێک بوو بێ ئێمە لەوێ بووین و بەبێ هیچ یاوازیەک گواستومانەتەوە پێویستە لێرەشدا
بەوپەڕی جەسارەتەوە سپاس بکەم لە ئەو تەلەڤیزیۆنانەی کە من کاریان لەگەڵ دەکەم کە هەرگیز هێڵێک و سنوورێکیاندانە ناوە کە ئێمە چی بکەین و چی نەبکەین. هەر حاڵ دەبێ ئەوژی سپاسیاتە بکەش بەرتەژی هەموو وەختە خۆ تەرخان کریێژی بۆوان کێکی ڕەحیم ینی مەدیا کوردی لێدرێ لە واشنگتۆنێ چاوە ئەوەی دەنرخێنی ینی گەیشتی ئەوەی ئاستە و کارە بە براستی خۆ بگهینە جهن وەک بێ بریارێ ئەمریکا سەرکردەیەن ئەمریکا یانژی هین پێویستە کارێکی ژوها وەک بێ دژوارتر و بهتر بکە حتا کارە بەخۆ بگینە وان جیهان. ئەمن پێم وایە ئێستا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا میدیای کوردی تا ڕادێک هەنگاوی باشی لە وڵاتەیە گرتوەکانی ئەمریکانا و لە ناوەندەکانی بڕیار هەر ئەوەی کە تۆ ڕۆژنامەوانی کوردت هەبێت لە ناوەندەکانی بڕیار لە وەزارەتی دەرەوە لە وەزارەتی بەرگری لە کۆشکی سپی لە کۆڕ و کۆبوونەوە زۆر و زەوەندەکانی واشنگتۆندا لە تینگتانک و ئەنیستیتوتەکان و ناوەندەکانی بیرکردنەوە ئامادە بن پرسیار بکەن پرسیارەکانیان سەبارەت بە کوردستان بە پێشمەرگە بە بارودۆخی خەڵکی کوردستان بە پرسی ئاوارەکان بە داهاتووی کورد ئەمە خۆی خاڵێکی زۆر ئەرێنی و پەزەتیفە تو بۆ وێنە زۆر جار ڕەنگە و ڕەخنە لە من دەگیرێت دەڵێن ئەگەر باسی وشکە ساڵی لە ئەفریقا بکرێ ڕەحیم ڕەشیدی ئەیهێنێتەوە سەر پرسی کوردستان و بۆ وێنە پرچەکردنی پێشمەرگە من پێم وایە ئەوە ئەرک و بەرپرسایەتی ئێمەیە بۆ عەرەبێک لە هەر کوێک بێ هەر باسێک بێ پێی شەرم نییە بەو پەڕی سەربەرزیە و کێشەی فلستین دێنێتە گۆڕێ یا باسی ماف و ئازادیەکانی فەلەستین بۆ وێنە دێنێتە گۆڕێ بۆ ئێمە دەبێت شەرم بکەین لەوە یا ئەو باوەڕ بەخۆبوونەوەمان تێدا نەبێکە پرسیار بکەین لە هەمبەر چارەنووسی نەتەوەکەمان بە تایبەتی ڕۆژگارێک کە ئێمە هاوشانی وڵاتانی جیهان بۆ ئێنە شەڕی ترۆر دەکەین پێمان دەڵێن ئەوانە سمبولی ئازادی خوازی و خەباتگێڕی و جەنگاوەرن بەڵام دەبێت بە بیر دەسەڵاتدارانیش بێنینەوە نەکرد لە واشنگتۆن لە هەموو شوێنێ کە ئەوە زۆر سپاس بۆ ئەو تاریف و پێدا هەڵکوتنەتان بەڵام ئەوە بەس نییە بۆ ئێمە مافی ئێمە چارەنووسی ئێمە و داهاتوی ئێمە لەو شتانە گرنگترن ئێمە پێویستیمان بە پشتیوانیە وە گرنگیشەکە خەڵک لە زمان ئێمەوە لە زمان ڕێپۆرتێری کوردەوە لە زمان ڕۆژنامەوانی دەروەستی کوردەوە دیارە ڕێپۆرتۆری ڕۆژنامەوانی کوردی شەبوون کە زیانیان بۆ دۆزی ڕەوای خەڵکی کوردستان هەبووە لە ڕاستیدا ئەوەندەی حەولیان داوە کە کێشە و ململانەی نابەجێی حیزبایەتی و یەکترشکاندن لە کوردستان بۆ ئێرە بگوازنەوە ئەوەندە حەولیان نەداوە ببنە ئامرازێک یا ببنە دەرفەتێک بۆ بەدەستهێنانی پشتیوانی یا زوڵالترکردنی ویست و داخوازیەکانی خەڵک ینی هەبوونە مەدیەکە پێشکەتی و مەدیەکە چالاک چ وڵاتیدا دیسە گرێدایە بە هەبوونە لۆبیاوی خەڵکی لەوێ دەرێ ینی هەبوونە سیاسیە کوردی لە واشنگتۆنی چاوا دیبینی لە گۆڕ شۆپاندنە تا ئەفقاسە بۆنە و تشتێک کوتە ڕۆمالدێکی ینی ئەرێ گرانیەکە ئەم بێژنجاری ئەمریکیدا گرانیەکە سیاسیە کوردان هەیە لێ دەرێ لە واشنگتۆنی چاو لێ بکاگەر ئێمە بە دروستی بمانەوە شرۆڤەی بکەین پرسی تاراوگەی نشینی کورد یا ئەوەی کە پێی دەڵێن دیاسپۆرا پرسێکی زۆر درێژماوە نییە ینی چەند سەد ساڵی بەسەردا تێپەڕ نەبووە یا تەنانەت لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پرسی ڕەوەندی کوردستانی ناگاتە 50 ساڵیش یا حەشیمەتی کورد کە بۆ وێنە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکان لە چاو عەرەب تورک یا فارس حەشیمەتێکی یەجگار کۆنن کەمن کەمترن لەگەڵ ئەوەی ڕەوتی تاراوگەنشین یا دیاسپۆرای ئەوان زۆر دوور و درێژترا حەشیمەتەکەشیان بە ڕێژەش زۆرترن بۆیە ململانێ لەگەڵ ئەوانە بە باوەڕی من یا بەراوردکردنی ئەوەی کە ئەوان لە چ ئاستێکان و ئێمە لە چ ئاستێکداین ئەمە دەتوانێت دەرەنجامێکی هەڵە بەدەستەوە بدا لەگەڵ هەمووی ئەو کەم و کوڕیانەی هەیە کە من پێم وایە کەمە من پێی رازینی وەکو خۆم لەبەرەوەی هێندێک جار ململانەی نابەجێ کە لە کوردستان هەیە وەکوتم کار دەکاتە سەر پەیوەندی حیزب و ڕێکخراوە سیاسیەکان لێرەش و مخابن ینی کۆمەڵی کوردەواری یا ڕەوەندی کوردستانیشدا بەش بووە لەسەر هەموو حیزب و ئالیگرێن سیاسی یا ئەو ڕێخستنی سیاسی لە پارچەکانی کوردستان ئەگەر ئەوان لێک نزیک بن ڕێخستنەکانیش یا ڕەوەندی کوردستانیش لێک نزیکە ئەگەر ئەوان لێک نزیک نەبن ڕەوەندی کوردستانی کەش کەمتر پاڵوێک دەدا کەمتر پێکەوەیە بەڵام لەگەڵ هەموو ئەوانە جموجۆڵی کوردستانی هەر باشە چالاکی کولتوری پێویستە هەبێ هەر باشە پرسی زمانەوانی کە لەم پەیوەندێدا من پێم خۆش ئاماژە بەوە بکەم کە ئەوە ئەرک و بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستانە چونکو ئەوان لەباری حەقیقی حقوقیەوە بوونیان هەیە نوێنەرایەتی فەرمیان هەیە یعنی پوڵ و پارەیان لە بەردەستدایە کە دەتوانن ئەو کنسولیانە بکەنەوە یالانی کەم لقی
یا کمیتەی کولتوری بکەنەوە لەو شوێنانەی کە ڕەوەندی کوردستانی بەرچاون لە ئەمریکا بۆیەنە لە نەشویل لە تەنسی لە تەکساس لە داڵاس لە کالیفۆرنیا لە ساندیاگۆ ئەو شوێنانە ڕەوەندی کوردستانی بە شێوەیەکی بەرچاوی لێ پێویستە مشوری لێ بخورێەوە ئەمە سەرمایەکی گەورەی مادی و معنەوی و زانستیە بۆ ئێستا و بۆ دوا ڕۆژی کوردستان کەک ڕەحیم پرسامنە داوی هەنێک بیانی ڕەنگە رەخنەگەر ببێژن تە خۆش داخافتنە خۆدا بەحسەوەیەکی کرد و دەبێژن لەکی لە ئەفریقیا تشک ببێت بێژە ڕەحیم وێ بگری دە بە پرسا کوردیدا ئەو هەنێکی رەخنەل تا دەبن کو تو کەسێکی پۆپیۆلیستی بهتر ینی نەتەنێ ji بۆ کوردبوونا خوا بەلێ ji بۆ نەرینەکە دناڤ وەک دەبێژێ پارتیên کوردی دا حتى دراپۆری تەدا ئەو رەخنەگەر وهاژ دەبێژن دراپۆری تەدیژی ئەفتشتا خویا دەبێت چاوە بەرسەوان لە ڕاستیدا من کوردێکم پاشخانی ڕابردوو سیاسی من لە پێشمەرگایەتیەوە هاتوومەتە نێو دنیا ڕاگەاندنی کوردی من بە شانازیەوە لە ڕادیۆدەنگی کوردستانی ئێرانەوە دەستم پێ کردووە لە ڕۆژنامەی کوردستانەوە دوایی لە ئێوارە گوڵان و لە کوردستان تیوی و کە ئێستا بە شانازیەکی زۆرەوە لە ساڵی 2012 من نوێنەرایەتی و تەلەڤیزیۆنە دەکەم یا بەڕێوەبەرایەتی نووسینگەی تەلەڤیزیۆنێکی گرنگی و کوردستان 24 لە واشنگتۆن دەکەم من کوردم و ڕوانگەیەکی کوردستانیم هەیە لە پەیوەندی لەگەڵ ئەو بابەتانەی کە ڕوودەدەن و ئەزمموی من پێم دەڵێ مادەم خەڵکی دیکە مادەم من ڕۆژنامەوانە تورکەکان دەبینم کە ئەوان دەوڵەتێکی شوێندانەریشن لە ناوچەکەدا مادەم ڕۆژنامەوانی دەیان دەوڵەتی عەرەب لە واشنگتۆن دەبینم کە بەو پەڕی پێداگریەوە باس و بابەتەکانی گرێدرا و بەخۆیان و بە بەرژەوەندێنێتەوە یەکانی خۆیان دێن نەگۆڕێ بۆ دەبێت بۆ ڕۆژنامەوانیەکی کورد لە ڕاستیدا ئەوە کەمایەسی بێکە پرسی کورد پرسی پێشمەرگە پرسی داهاتوی کوردستان بێنێتە گۆڕێ و هەر دەبینی ئەوانەی کە ڕەخنەگریشن ئەوە ڕەحیم ڕەشیدیەر لەو پەیوەندەدا بووە مستەر کورد و بووە کەسایەتیەکی ساڵی 2010 من پێم وایە ئەوە جێگەڵتێگەی ئێمەی لە واشنگتۆن و لە ناوەندەکانی بڕیاریش بەهێزتر کردووە و زۆر جاریش دەبینی ئێمە تاکە ڕۆژنامەوان یا تاکە میدیان لە زۆر شوێن ئامادە دەبین کە خۆیان ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە دەکەن هیوادارم ئێمە ئەو باوەڕ بەخۆبوونەمان تێدا بێکە خاوەنی دۆزێکی ڕەواین و دەبێت لە هەموو شوێنێک بەسەربەرزی و بەشکۆوە داکۆچی لێ گەلک سپاس کێکی ڕەحیم سپاسیاتە دکەم بۆ هاتنێڤر و هێڤیا سەرکەفتن بهتر و بهترش بۆ دەکەم مستر کورد ڕەحیم ڕەشیدی زۆر سپاس بۆیەوە شار بژین سەرکەوتو بینەرن هێژا لەڤەرام دگەن داویا vê دیدارە تایبەت تا جارەکەدن ئەساڵح دەمی جەرخواترەی خۆشوەت خوازم و بمینن دنافخۆیر و خۆشیدا